ساڵانە حدودی 1000 بۆ 1200 تۆن ئەمە ڕێژەکەی تقریبیە ناتوانم دیاریکەم لە سەدا چەندێکە بە حدودی تقریبا 1000 بۆ 1200 تن بنەتۆی خۆراکی و بەشێکی پیشەسازی لە سنووری قەزای پێنجەن دەچێنرێت. ساڵان پار بۆ نمونە پیشەسازی خۆراکیەکە بازارەکەی بەو شێوازە نەبوو بەهۆی ئەوەی کە لە سنوورەکانی دەرەوە هاوردەکرا وەک پێویست ساغ نبووە بۆ ئەو کەسانی کە ئەو فەلاحانەی کە خۆراکیان کردبوو. ئەم ساڵ ڕێژەکەی تۆزەکەمی کردووە پیشەسازیەکە ئەتوانم بڵێم زیاتری کردووە ئەم ساڵەکە. ڕێژەی ئینتاجیش لە کێڵگە بۆ کێڵگە زۆر جیاوازە، لە فەلاحێک بۆ فەلاحێکە ڕێژەکەی جیاوازە. خۆی ستانداردی بۆ نمونە هەموو دۆنمێک ئەبێ سەر و دەتەن بۆ نمونە ئینتاجی هەبێ. ئێمە لای خۆمان ئەم ساڵەکە تا 15 تەنیش ئینتاجمان هەبوو، ینی هەموو دۆنمێک 15 تەن ئینتاجی هەبووە لە بەشی خۆراکیەکەی. پیشەسازیەکەیشی تقریبا هەر 12 تەن 10 تەن ئەو ڕێژەیە بڕێ لە پێنجێنە. کاکەمەرە ئەم ساڵ نرخی پەتاتە چۆن بوو بۆ ئێوە باش بوو؟ نرخی پەتاتە سپاس بخۆم ساڵەکە باش بوو، هەرچەند لە هەموو عێراق تەواوی عێراق پەتاتە قەدەغەی هاوردەکردنی، بەس بەداخەوە لە تەواوی عێراق لە تەواوی سنوورەکانی عێراق هاوردەکرێ. یعنی ئێستا بڕۆ لە هەموو عەلوەکانی عێراق بگەڕی پەتاتی ئێرانی مەوجودە، بەوەی کە بەو قەدەغەیە بەس هەر داخڵەکرێ. ئێمە داوامە لە سەرۆکی حکومەتەیە چون هەموو تاکێکی کۆمەڵگا ڕۆژانە 3 جار پێویستی بە ئینتاج و بەرهەمی فەلاحە ئەبێ بە شێوازێکی زۆر بەرپرسیارانە هاوکاری فەلاح بکرێت، بۆی کە هیچ فەلاحێک لە هیچ شوێنێکی عێراقا تووشی زەرەر و زیان نەبێت. ینی فەلاح زەرعەکە کە هیکات چاوەڕێی ینی دوو دڵە یان تا بەرهەمەکەی بەرهەمیێت نازان ئایا بۆ ساغە بێتەوە ئەبێ بە زیان نابێ بە زیان. بۆی ئەم ساڵەکە لە سنووری پێنجەن دەتوانم بڵێم لە 180 تووشی زەرەر و زیان بووە.